دابنەوەی ئاسایی لژنەی بەرگەری و ئاسایشی پەرلەمانی عێراق تێرێ دەربارەی خەڵاتکردنی کەسوکاری شەهیدان بە تایبەت ئەو شەهیدانەی کە لە شەڕی دژ بە تیرۆ شەڕی داعش شەهید بوون لە دوای ئەو سەرکەوتنەی کە سوپای عێراق و هێزی پێشمەرگە و حەزبی شیعەتی و هەموو هێزانە بەدەستیان هێنا لە موسڵ بڕیاردرا کە لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی شکۆی شەهیدان زیاتر بەرز ڕاگیرێ و ئەمە هێمایەک بێ بۆ هەموو شەهیدان لە شەڕی دژە تیرۆر سەرکەوتنی گەورەیان بەدەستێناوە بە خوێنی گەشی خۆیان هێشتیان ئەم وڵاتە بپارێزرێ و دەستی ڕەشی تیرۆرستان لەم ناوچانە هەمووی ببڕێ بۆیە بڕیاردرا سوپای عێراق خێزانێک هێمای هەموو شەهیدان بێ بەڵام ئەو خێزانە دەبێ لە 3 تا 4 لەوە زیاتر قوربانیدا بێ ئەوەی کە ببێتە هێما بۆ هەموو شەهیدان بۆیە من پەیوەندیم بە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ئەکاتە سبەینێ ئەبێ ئەو خێزانانە ئامادە بن و من ئاگاداری ئەمینداری گشتیم کرد کە ئێمە بڕیارێکی وامان هەیە دەبێت خێزانی شەهیدێک دەستنیشان بکرێ کە زیاتر لە 3 شەهیدی بێ یان ینی با بڵێم وەکو هێمایەک بێ بۆ هەموو شەهیدانی کوردستان و ئەو شەهیدانەی بە تایبەت لە بەرەکانی شەڕ دژ بە داعش شەهید بوون و دیارە ئەوان کێکیان خێزانێکیان دەستنیشان کردووە کە زیاتر لە 3 شەهیدی سەنگەری هەیە لە دژە داعش بۆیە سبەینێ ئەو کۆنگرەیە ئەبەسترێ کۆنگرەی خەڵاتکردنی شەهیدان ئەمانە ئەبنە هێمای هەموو شەهیدان بۆیە هەر لەو بۆنەیە سەرۆکی پەرلەمان وتاری دەبێت جێگرەکانیش وتاریان دەبێ و لژنەی بەرگەری و ئاسایش وتاری دەبێت